وقتی هند بینن ام افرو کاری خراوا قندیل یا سوئدی هاریکاریان مروایتی ام را بوینه اب نیکرنا روژا جهانی پنابران ام دنگ وان پنابران اب گهین وان بردن هاریکاریان مروایتی پیشکش کن دابتر هاریکاریا وا بتکرن افروکا ام مسجا که دگهینینا اوان پنابرا و پناهندا کو امجی دگلواب ریوچین مل بملیوان دا کو بشین خدمتا که پیشکشی وان بکن جیاروا خوشتر لی بکن لێرەوە پرسە و سەرخۆشی ئاراستەی خانەوادەکە یەکەم ئاراستەی هەموو هونەرمەندان هەموو هونەرمەندانی کۆمەڵ هیوادارم ڕۆحی شاد بێ و بە بەهەشتی بەرین شاد بێ ئیشەڵڵا کە عەلی بەڕاستی لە ژیانی خۆیان لە تەمەنی خۆیان خزمەتێکی زۆری بە هونەر گەیاندووە کەسێکی نیشتیمان پەروەر بووە هەوڵی زۆری بۆ خزمەتی میلەت و نەتەوەکەی خۆی کردووە ئێمەش ئەمڕۆ وەکو وەفایەک لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی پاداشتی بینەوە ڕۆحی شاد بێ چوون بۆ چاپخانەکەی عوسمان لەوێ هەواڵی عەلیم پرسی فیلمی سوورنیەکان ڕاهون دانیشتوانی ئەلیاوە فیلمی گەڕانەوە کورتەفیلمی ڕاستاکە ئێمە وەکو کۆمەڵی هونەرە جوانەکانی کورمەڵبەندێکی سلێمانی هەساین بەم مەراسیمە کە کاک عەلی شایستەی ئەوەیە کە لەمە گەورەتی بۆ بکرێ بەڕاستی یەکێک بۆ لەو کەسانەی کە خەمخۆری شانۆی کۆمەڵی هونەرە جوانەکان بۆ ئەتوانین بڵین ئەو شانۆیی کە ئەو دروستی کردووە و بە جوودی زۆربەی زۆری برادران بە تایبەتی مامۆستا عەلی جوانە ئێمە ئێستا ئەتوانین بڵین یەکەم تیبین کە شانۆ بارەگای خۆمان نەبێ لەوێەوە کاروانێکی نوێ بۆ خزمەت دەست بێت وجود کوها مناطق سرسبز و بکر آبشار تشویقیان ماشاءالله ماشاءالله دست خوش محمد سلیمان دست خوش محضر تمامی عزیزانی که در این محفل فستیوالا که زور جوانه چون که برنامه ماید بره تشکیل ماید بره همه مجال دید نیو کردن همه نشادانه و خواننده ماید مشهور کرد دوباره هاتن مدیدن مثلا جلو برگی جوانه کردی دوباره بینی نوا فرهنگام از ایده سرترت بیزور شکی جوانه و نشانو همه دنیا دن نه تنها ایرانه بلکه دنیا جای فستیوالایت بینید او سیدستانه جیت گردشگری زور خوش هنه آبشار زور کنه امتخازن او ناوچانه به گشتیارا بدن ناسکرین که هر سال گشتیار بین سردان او ناوچه بکن و البو معیشت عالم جی باشتره یعنی اگر گردشگر نیتن ام نماش جشوارا ندانه نهاتی ناسکرین